ئەم دەلیلە شەرعیانە کە عولەمای ئیسلام دوای ڕێسایان لەسەر دروست کردوون خۆ ئەو ڕێسا فقهیانە لەسەر ئەمانە دروست کراون کە یەکێکی وەکوەیە فەرمی الضرورات تبيح المحظورات، ضرورەت ڕێکاتۆ بۆ ڕێپێنەدراوەکان. يحتمل الضرر الخاص لدفع الضرر العام، زیانی تایبەت لە خۆ ئەگیرێ لەبەر خاتری لادانی زیانێکی گشتی. ئەنجا تەماشای زەرەرەکانەکرێ لە کامیانە ئەهلی ئیمان زەرەرمەندترە بن. الضرر الأشد يزال بالضرر الأخف، زیانی گەورە و زۆر بە زیانی بچووک و گچکە ڕائدرێ. ئەنجا فەرموویانە إذا تعارض مفسدتان رعي أعظمها ضررا، ئەگەر دوو دید و هەڵوێستی بەد هاتنە پێش زیاتر حساب بۆ خراپترینەکە نەکرێ. دائمە بەرژەوەندەکان ئاوا تەقیمەکرێن. يختار أهون الشرين لچێوە هاتووە سوکترین خراپە لە کاتی هەبوونی دوو خراپەکە ئاگیرێتە بەر ئەم ڕێسایانەی تر کە عولەمانی ئیسلام بۆ نمونە مستەفە زەرقا یا ابن عثيمين شرحی کردوتەوە یان علەمانێکی تری زۆر کە لەسەر قواعدی فقهی قسەیان کردووە هەر ناویشی وایە القواعد الفقهية ما غير أصول فقه. أصول فقه شتێکە والقواعد الفقهية شتێکی ترە. ئەمانەی باسم کردن ئەمانە قاعدەیەکی فقهی ڕوونەکەنەوە کە ئەوترێ يختار أهون الشرين. تۆ دوو شەڕ لە بەردەستا هەیە، دوو خراپەکاری هەیە، یەکیان کوشتنی مسلمانانە بەڵام ئەمانە شەهیدە بن لە پێناوی خوایە کوژرێن. ئەنجا عیزەت و غیرەتی مسلمانان زیاتر بەرزە بێتەوە بەمە لە بەرامبەرە دوژمنەکان چاوترسێنە بن. بەڵام ئەگەر ئەم جیهادە پەچی کەوت و هیچ نەما تاغوتان لە چی بترسن؟ عەدەدی نوێژخانەکانی مزگەوت و ژمارەی مزگەوتەکان هەزاران هەزار زیادکەن، هەر مزگەوتەکان بەدەیان زیادکەن لە شار و شارۆچکەکانە. چ کاریگەریەکی هەیە کە کلیلەکەی بە ئەوقافە، کە خوتبەکان لە ئەوقافەوە دێن، کە مەلاکان ئەوقافێک وەزیرێکی مرتد دایاننی. کامیان بەقەدەر ئەوەیە کە 100 مسلمانی مجاهید چەکیان بۆ ئەم ئیسلامە کردوتە شان و بەرگری لە مقدساتی ئیسلامەکە.